سیانزە ساڵ لەمەبەر و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 28 نیسانی 2005 مامۆستا عەلی بەپیرە میری کۆمەڵی ئیسلامی کوردستان دوای 22 مانگ لە دەستگیرکردنی لەلایەن ئەمریکیەکانەوە دوجار بێ ساغبوونەوەی هیچ تۆمەتێک بەسەریدا ئازاد کرا. ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵ لە 10 تەمووزی 2003 لە شارۆچکەی دوکان لەلایەن ئەمریکیەکانەوە بۆسەی بۆ دانراو با شێوەیەکی دوور لە هەموو بەها مرۆییەکان دەستگیر کرا. دەستگیرکردنی مامۆستا عەلی بەپیر بە هۆی هەڵوێستە سیاسیەکانیەوە بوو کە ئامادە نەبوو بە ئەجێندەی ئەمریکیەکان کار بکات لە کاتێکدا زۆربەی لانە سیاسیەکانی ئەو کات بێ خوێندنەوەی بەرژەوەندیە باڵەکانی هەرێم شوێن سیاسەتی ئەمریکا کەوتبوون. هاوکات دەست لە پشتدانی ئەمریکەکان لەلایەن بەشێک لە پارتە سیاسیە کوردیەکانەوە لە دژی کۆمەڵ و ئەمیرەکەی ڕۆڵی هەبوو لە بەهەڵەدا بردننی ئەمریکەکان بەرامبەر کۆمەڵ و سەرکردایەتیەکەی کە دواتر دەرکەوت پێچەوانەکەی ڕاستە و کۆمەڵی ئیسلامی خاوەن سیاسەتی سربەخۆی خۆیەتی و ئەمریکاش دوجار گەیشتە ئەم ڕاستیە. دەستگیرکردنی مامۆستا عەلی بەپیر بە ئاسانی بەسەر خەڵکی ئیسلام دۆستی کوردستاندا تێپەڕ نەبوو بەڵکو دەیان هەزار کەس لە ناوخۆ و دەرەوەی هەرێم بۆ ئازادکردنی ئەمیرەکان ڕژانە سەرشەقامەکان و سەلماندیان کۆمەڵ تەنها موڵکی ئەندام و لایەنگرەکانی نییە بەڵکو کۆمەڵ و ئەمیرەکەشی موڵکی سەرجەم چین و توێژەکانی ئەم هەرێمەن و لە پێناویدا خەباتیان کردووە و خوێنیان بەخشیوە. کۆمەڵ ئیسلامی و ئەمیرەکەی لە ئێستاشدا خاوەن سیاسەت و هەڵوێستی سربەخۆی خۆیەتی و لا 4 ساڵی ڕابردووی حکوومەت و پەرلەمانی هەرێم و عێراقدا بەکردار ئەوەی سەلماندووە پێچەوانەی خەڵک و لایەنی تر کەسایەتیان کردووەتە مینبەری چاوەشەکاری و خۆڵکردنە چاوی خەڵک و جەماوەرەوە. کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا جێگەی شانازیە بۆ ئەندام و لایەنگر و هەوادارانی و ئەمیرەکەشی لە ناو جەماوەردا بە پیاوی مرد ناوی دەرکردووە. سەرکردەی بە هەڵوێست مامۆستا عەلی بەپیر هەربۆیە پێویستە جەماوەر هەڵوێستەکانی کۆمەڵ و ئەمیرەکەی لەبەرچاو بگرێت کە لە 4 ساڵی ڕابردوودا وەک قەڵا لە بەردەم زوڵم و زۆری گەندەڵی دەسەڵات وەستاوەتەوە و نەبێت وەڵامی ئەو دەنگە نەشازەی دەسەڵات و هاو ئاوازەکانی بداتەوە کە بۆ ناشیرینکردنی کۆمەڵ دەستیان بۆ چڵەپوشیش بردووە. هیچ کەس باکەڵکەڵەی ئەوەی لە کەللەدا نەبێ ئەم کوردستانە بەتەنێکی ئەوە ئەم خەڵک